بۆی نەیخەنە گومانە بۆی بێتاقەت نەبێ بۆی پێش زانکۆ زنجیراوانەی شکۆی خێزانە بۆ زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاری و پەروەردەکردنی تاکەکانی خێزان لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی و بنیادنانی کەسێکی سوودبەخش بۆ دین و ژینی کۆمەڵگە. بڕیارمان داوە کە ئەموانە پەروەردەیانە بەردەوامی پێ بدەین و هەر جارەی میوانداری مامۆسایەکی بەڕێز بکەین بۆ ئەوەی بتوانین کۆمەڵێک ئامانج بپێکین لەوانە کۆکردنەوەی ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەریە لە دەڤەرەکە و هەروەها پێگەیاندنی کۆمەڵێک ئاماژەی گرنگ لەلایەنەوە مامۆسا بەڕێزانەی کە شارەزایەکی تەواو باشیانەیە لە بواری پەروەردە تا بتوانین خزمەت بە دایک و باوکانی بەڕێز بکەین کۆبوونەوەکانمان وانەکانمان وانەی پەروەردەیی خێزانین. بەشداربووان وانە و سیمینارەکانی تایبەت بە خێزان بەگرنگ ناو دەبن. دەڵێن لەم سەردەم و بارودۆخەدا پێویستە تاکەکانی خێزان بە ئاگابێنرێنەوە و هۆشیاری زیاتریان پێ بدرێت بەرامبەر ئەو هێرش و پەلامارانەی دژی لێکترازانی خێزان دەگیرێنە بەر. خێزانەکان لە هەر کاتێکە لە هەر تەمەنێکا بن زۆر گرنگە بۆیان بەڕاستی تۆ لە سەرتاوە کە خێزان دروست ئەەکەی پێویستیت بەوەیە کەوا ڕێنمایی و هۆشیاری پێ بدەیت. ئەگەر خێزانێک لەسەر ڕێنمایی هۆشیاری بنیاد نەدرێ ئەو خێزانە زوو پەرتەوازە و تێک دەچێت و هەروە ئەگەر ئەو خێزانانە دوایکە منداڵیان ئەبێ منداڵەکانیان پێویستە بە پەروەردەیەکی ڕەسەن و جوان پەروەردەیەکی ئیسلامیانە پەروەردە بکرێت. بەڕاستی زۆر گرنگەمانە پەروەردەیانە بێ احتیمامی بینێ چونکە بمانەوێت و نەمانەوێت لە ماڵ ڕاگەیاندن بە شێوازێکی کە ئەم مناڵانەیە ئێمە پەروەردەکەن ئێمە بتوانین ئەموانە پەروەردەیانە بەردەوام بێ هەم پەیوەندی کۆمەڵایەتی دروستە بێ هەم ئەتوانین مناڵەکانمان لەگەڵ خۆمانە بین پەروەردەیان بکەین هەم ئەم پەروەردەیە زۆر زەڕورە چونکە بەڕاستی کۆمەڵگە خەریکە تەواو بووەتە هاوڕێی موبایلەکان ینی جاران تۆ سینەمایەکە بوو مناڵەکە چوو بۆ سینەما بەڵام ێستا سینەما لە ماڵەکەوەیە لە ماڵەکانایە. بڕیارە مانگانە مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری سیمیناری شکۆی خێزان ساس بکات و کەسانی شارەزا و مامۆستانی ئاینی وانە پەروەردەوی خێزانەکان بۆ زیاتر پاراستنی شکۆی خێزان و بڵاوکردنەوەی ئەوین لە چوارچێوەی خێزانێکی سەرکەوتوو بۆ ژمارەیەکی زۆری بەشداربووان بەیان دەکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.